کارەبا وەک یەکێک لە پێداویستیە سەرەتایی و هەرە گرنگەکان بووە یەکێک لە خەمەکانی هاوڵاتیان. بە جۆرێک وەک هەندێک لە هاوڵاتیان دەڵێن ئەوان هەموو شەوێک بە ئاواتەوە چاولێک دەنێن کە دۆخی کارەبای سبێنیان لە ئەمڕۆ باشتر بێ. دابینکردنی ژێرخانی کارەبا پێویستی بە کلفەیەکی زۆرە. ئێمە لە وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان سەرمایە گوزاری کارەبا پتر لە 20 ملیار دۆلاری تێپەڕاندووە کە بەشێکی ئەو سەرمایە گوزاریە بەشی هەرە زۆری لە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان دابین کراوە، وەکو تۆڕەکانی کارەبا، تۆڕەکانی پاڵەپەستۆی بەرز، هێڵەکانی گواستنەوە و هەروەها سیستەمی دابەشکردن و بەرهەمهێنان. لە ئێستادا حکوومەت بۆ دابینکردنی وزەی کارەبا پشت بە گازوایل دەبەستێ، بەڵام بە گوتەی هەندێک لە شارەزایان ئەم پلانی حکوومەت پلانێکی سەرکەوتوو نەبووە، چونکە حکوومەت ناتوانێت بڕی پێویستی گازوایل بۆ وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا دابین بکات. لە ڕاستیدا ئێستا لەو وەرزە کە سەرمایەکی زۆر هەیە و هەروەها ئاوارەیەکی زۆر هاتووەتە کوردستانەوە، دیارە هەتا ئێستا ژێرخانی سوتەمەنی بۆ هاوڵاتیان وەکو پێویست دابین نەکراوە. وەکو ئێمە سیرەکەین لە وڵاتانی دراوسێ خەڵک کارەبا بەکار نایەنێ بۆ ئاو گەرمکردن و بۆ خۆگەرمکردنەوە، بەڵکو لە باتی ئەوە ڕاستەوخۆ سوتەمەنی بەکارێنێ کە وەکو گازی سروشتی یا نەوتی سپی. بۆیە دەبینین کە هاوڵاتی ناچارە کە لە وەرزی سەرما کارەبا بەکاربێنێ و ئەمەش پاڵەپەستۆیەکی زۆری خستۆتە سەر تۆڕەکانی کارەبا و بێتە هۆی پچڕانی کارەبا. حکوومەت هاوکات لەگەڵ دامەزراندنی ئەم وێزگەیە دەیەوێت چەندین وێزگەی دیکە دابمەزرێنێت تا بتوانێت بەهۆی وزەکانی خۆر و باوە کارەبای پێویست بەرهەم بهێنێ. لە هەموو جەهان ئێستێڵان لە بیری ئەوەن لە بیرۆکەی ئەوەن کە بەرەو وزەنەوەبۆیەکان دەچن. وزەنەوەبۆیەکان بۆ وزانە دەچن کە پێویستیان بە سوتەمەنی نییە بۆەوەی کە بەردەوام بن، بۆەوەی کە تاقەی کارەبا وزەی کارەبا بەرهەم بێنن. بۆیش لە کوردستانی ژەمە ئەو بیرۆکەیەمان کردەوە کە وزە نۆبۆیەکان چەند بەش لە خۆی دەگرێتەوە، وەکو وزەی خۆر، وزەی با، وزەی ئاو و چەند بابەتی تر کە کوردستان بە پێی ئەو جیۆگرافیکەی ئەو شوێنەی کە لێ هەڵکەوتووە دەتوانین بڵێن بۆ هەموو بەشەکان ئەوەیەشی باشی هەیە، دەتوانێت بە کەلک بێ کەلکی لێ وەرگیرێ بۆوانە. ئەمە بە تایبەتی زۆرتر ڕوومان کردوتە بەشی سۆلار کە وزەی خۆری پێدەکوترێ. بە شێوەیەکی گشتی سیستەمەکە بەوەیە کە مەجموعە پەنەلاتێک هەیە، هێندێک پەنەل هەن کە ئەوانە وزەی خۆر وەردەگرن ئەو پەنەلانە و بە سیستەمێکی تەکنیکی ناوخۆیان دەیگۆڕن بە کارەبا کە بە شێوەیە کە کارەبای دیسی یەکەم جار بەرهەم دێت و بە سیستەمێک کە ئینڤەرتەر هەیە ئەوە دەکاتە کارەبای ئەیسی کە بۆ ماڵان بەکاردێ. ئەوە وەک بڵێ گشتی ڕای گشتی و فکرەی گشتی یا سیستەمی گشتی ئەو سیستەمی سۆلارە کە هەیە جا دەگەڕێتەوە سەرەوەی کە لە هەر وڵاتێک یا لەس بەپێی هەر پێداویستێک سیستەمەکە بە شێوەیەشی تایبەت بەو شۆنە دیزاین کراوە.
هەموو لایەنەکان هەتا کەرتی تایبەت و بەرهێنەرەکانمان پێشنیارم ئەوەیە لە باتی خۆ بۆ بەرهێنانی خاروبەرە و ئەو شتانە خەڵکانێکی زۆر ڕێیان تێکردو دەتوانن هاوکار بن لەوەی کە بتوانرێ بە سیستەمی وزەی نۆ یەکەمیان وەکو سیستەمی خۆر بتوانرێت کارەبایەکی پاک و خاوێن بە نرخێکی گونجاو بدرێتە هاوڵاتی و ئەمن وەکو خۆم تەسەور دەکەم ئەگە ئەو فکرە ئەگە ئەو بیرۆکەیە لە ناو هەموو لایەنەکاندا هەبێ نەک یەک لایەن بەتەنێ دەتوانێت یارمەتی دەربێ و دەتوانێت لە ماوەیەکی کوورتدا بەشێکی زۆر لە گرفتەکانی خەڵک وەکو گرفتی کارەبا هەر چارەسەر بکە. ڕاوێژکارێکی بەرهەمهێنانی کارەباش دەڵێ بۆ چارەسەرکردنی کێشەی کەمی کارەبا پێویستە حکوومەت تەنها بڕی وزەی بەرهەمهێنرا و زیاد نەکات بەڵکو لە هەمان کاتدا دەبێ هاوڵاتیانیش لەبارەی چۆنیەتی بەکارهێنانی کارەباوە هۆشیار بکرێنەوە. لە ڕاستیدا ئێمە ئێستا نزیکەی 3000 مێگاوات کارەبامان هەیە واتە 3000 مێگاوات ئەگەر بەراوردی بکەین بۆ 5 ملیۆن بەشەر سەرڕایەوەی ئێمە لە ڕاستیدا ئێستا بێ ئەوەش بڵێ نزیکەی پتر لە 6 مێگاوا دەدەین بە ناوچە ڕزگارکراوەکانی دەوروپشتی مووسڵ و نزیکەی 260 مێگاش دەدرێتە پارێزگای کەرکووکی خۆشەویست بەڵام سەرڕای ئەوە 3000 مێگاوات بۆ نزیکەی 5 ملیۆن بەشەر شتێکی زۆر ئەتیادیە با بەراوردی بکەین بە وڵاتێکی وەکو ئوردن کە نزیکەی 7 ملیۆن دانیشتوانی هەیە بەڵام ئەوانیش کەمتر لە 3000 مێگاوات کارەبایان هەیە و 24 سعات کارەبایان هەیە لەبەر ئەوەی ئەوان کەرتی دابشکردنیان منتەزەمترە شەریکاتیان هەیە ڕاستەوخۆ مانگانە پارەی کارەبا کۆکەنەوە و هەروەها هەر تەجاوزێک بکرێتە سەر تۆڕەکانی کارەبا ڕاستەوخۆ وەکو جەریمەیەک حسابی بۆ ئەکری ئەمڕۆ لە زۆربەی وڵاتانی دنیا و غەڕامەیەکی زۆرەکەن لەبەرەوە نسبەتی تەجاوزات زۆر سنووردار کراوە بەداخەوە لە لای ئێمە نسبەتی تەجاوزات نسبەیەکی زۆرە و هەروەها ئەوەیشی کە کارەبا بەکارێنێ بە ڕێژەیەکی بەڕاستی سنوورەکانی بەزاندووە. یەکێک لەو هەوڵانەی حکوومەتی هەرێمیش بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە دامەزراندنی وێستگەیەکە بۆ بەرهەمێنانی کارەبا بەهۆی هەڵمینی گازەوە کە بە گوتەی کاربەدەستانی حکوومەت ئەم وێزگەیە دەتوانێت کارەبای پێویست بەرهەم بهێنێ و مەترسیەکانی سەرپیسبوونی ژینگەش نەهێڵێ. وەزارەتی کارەبا پلانی هەبووە بۆ ئەوەی کە وێزگەی حراری تر کە پێ ئەڵێن ستیم تۆرباینی هەڵمی خۆشببختانە ئێستا وێزگەی خەبات کە 300 مێگاواتە لە دوا قۆناغەکانیەتی ئەم وێزگەیە بە گازوایل کار ناکا بەڵکو بە پاشماوەی پاڵاوگەی کەورگۆسک کارەکە. ئێرە شوێنی پرۆژەی هەڵمی خەباتە ئەم پرۆژەیە یەکەم پرۆژەیە کە بە نەوتی ڕەش کارەکە و بە تۆرباینی هەڵمی یەکەم پرۆژەیە کە لە کوردستان ئەکرێ تواناکەی 300 مێگاواتە ئەم پرۆژەیە بە نەوتی ڕەش کارەکە. ئێستا دەچین بەشی تۆرباین و بۆیلەر بەسەر دەکەینەوە وەک دەبینن ئەمە ژووری تۆرباینەکانە و هەروەها ئەمە بۆیلەری ژمارە 2 بۆیلەری ژمارە 1 لەو دیوەیە ئەو لە قۆناغی کۆتاییەتی و بەنیازین بۆ مانگی 4 و 5 فایرینگ بکرێ بۆ بۆیلەری ڕقەم 1 و هەروەها بۆ مانگی نۆڤەمبەر
بۆ یەکەم جار ئینتاجی کارەبا 150 مێگاوات دەست پێ ئەکا لە بۆیلەری یەکەم و دوای ئەو بە مانگونیوێک دوو مانگ بۆیلەری دووەم ئیش ئەکا و تۆرباینی دووەمیش ئەکەوێتە کار بەمەش 300 مێگاوات کارەبا دەچێتە ناو تۆڕی کارەباوە. ئێرە بۆیلەری ژمارە دووە لە پرۆژەی خەبات وەک دەبینن نزیکەی 6 متر بەرزە و پێک هاتووە لە کۆمەڵێکی زۆر لە پایپ ئەمانە بخاری ئاویانتیایە کە پرێشەری بخار نزیکەی 180 کیلۆگرام پێر سانتیمتر هەیە و هەروەها دەرەجەی حرارەتی ئاوەکە نزیکەی 500 پلەی سیلیزیە. دوای ئەوە کە زەختی پرێشەری ستیم دەرئەچێ بە ژووری تۆرباین. ئێستا دەچین بۆ سیرکردنی ژووری تۆرباین لە پرۆژەکە. فەرموون. ئێرە بەشی فید وۆتەر پەمپە واتە ئاو پاڵ پێوە ئەنێ بۆ ناو بۆیلەر بە پرێشەری بەرزتر لە 170 کیلۆگرام پێر سانتیمتر سکوێر و هەروەها ئەم پەمپانە سێدانن بە بەردەوام دوو پەمپ لە ئیشان پەمپێکی تر وەکو ستاندبایە. ئەمە وەکو دڵی بۆیلەرەکە حسابەکرێ لەبەر ئەوەی ئەو فڕێ ئەدا بۆ ناو بە پرێشەرێکی بەرز و هەروەها بە تمپرێچەرێکی بەرز بۆ ناو بۆیلەر. ئێرە قاعەی تۆرباینەکانە دیارە ئەو زەختی بخار کە لە بۆیلەرەوە دێ بە زەختێکی زۆر بەرز کە نزیکەی 170 کیلۆگرامە لەسەر سانتیمەترێک دێتە بەشی های پرێشەر لە تۆرباین کە ئەم بەشەیە و هەروەها لە پلێتی تۆرباینەکەدا دەیسوڕێنێ بە سورعەتێکی زۆر بەرز کە نزیکەی 3000 فەڕەیە لە 1 دقیقەیە. هەروەها دەڕواتە بە شەفتێک بەسراوە بە جنەرێتەر. ئەوەی دەبینن دوای ئەوە جنەرێتەرە کە ئەو جنەرێتەرەش هەروەها وەکو تۆربینەکە دروستکراوی مەسانعەکانی سیمنسە لە ئەڵمانیا و بەشی دوای ئەوەش بەشی لۆ پرێشەرە. ئەوانە هەرسێکیان بەسراون بە یەک شەفت بە هێزی بخار دەسوڕێ و لە پشتی ئەویش بۆیلەری ژمارە دووە. ئێستا دەتوانین بچین جنەرێتەرەکە ببینین کە بزانین لەوێ بۆردەکەی پیشانە دەین و ڤۆڵتیەی 15 کەیڤی دەرەچێ. فەرموو بچین ببینین. ئەمە بەشی مۆلیدەیە واتە جنەرێتەری تۆرباینەکە کە تواناکەی 150 مێگاواتە و 15 کەیڤیە. دیارە ئەو جنەرێتەرە وەک دەبینن بەستراوە بە شەفتێک لەگەڵ تۆرباینەکە بەشی های پرێشەر و لۆ پرێشەر واتە جنەرێتەرەکە کەوتووەتە ناوەندی و ئەمە تازەترین مۆدێلی شەریکەی سیمنسی ئەڵمانیە بۆ بەرهەمهێنانی سێت لە جنەرێتەر و تۆرباین کە مۆدێلێکی زۆر پێشکەوتووە کە بۆ ستیم تۆرباین بەکاری دەهێنن و دوای ئەوە زەختی ئەمە بەشی های پرێشەرە ئەمە جنەرێتەرە و ئەوەی تریان کە لەوێوە دیارە بەشی لۆ پرێشەرە. لەوێوە پرێشەر دەگەڕێتەوە بۆ ناو کۆندێسەر و هەروەها دەورانەکە بۆ بەردەوام سوڕانی جنەرێتەرەکە بە سورعەتی نزیکەی 3000 دەورە لە 1 دقیقەدا. ئێستا دەتوانین بەشەکانی تریش ببینین لە بەشی کارەبا بە تایبەتی.
ئێستا ئێمە لە قاعەی جنەرێتەر تۆرباین دەرەچین بۆ لای محەولە دیارە ئەو قوتەی کە لە تۆرباینەکانەوە دەرەچێ یێتە ئێرە بە 15 کیلۆڤۆلت دێتە ناو ئەو محەولە گەورەیە کە تواناکەی پتر لە 175 MVA تەحویلی ئەکا بۆ 132 kV و دەڕوا بۆ ناو سەبستیشن. دوایەوەی قۆناغی یەکەمی ئەم وێزگەیە تەواو ئەبێ 300 مێگاوات کارەبا دێتە ناو ئەم سەبستیشنە کە لێرەوە لە ڕێگەی 5 هێڵی 132 kV دابش ئەبێ بۆ تۆڕی کارەبای نیشتمانی کوردستان و بەو شێوەیە خەڵک سوود لە توانای ئەم وێزگەیە وەرەگرن لە کۆتایی ساڵی داهاتوو و قۆناغی دووەمیشی دوای ئەوە دەست پێ ئەکا کە ئەویش 300 مێگاواتە.